پێشانگای شەوەکاری بوو چەند لەوحەیەکی بوو کە لەلایەن سنتەری چالاکی گەنجانەوە کۆمەڵە هونەرمەندی باش کۆمەڵە گەنجی باش لەوێ کە ڕۆژانەمانەوە بن تابلۆکانی ئەوان بوو دوای ئەوە ناشتنی 170 نەمان بوو کە لە یەکەم ڕۆژی دروستکردنی کافێەوە تا ئەمڕۆ کەفتتاحێتی 170 مامان ناشتووە و دوایەوە پێشەشکردنی چەند پارچە مۆسیقایەک و چەند گۆرانێک بوو لەلایەن ئەو دوو هونەرمەندە خۆشەویستی کە ئەوانی ژەر فێرخوازی سنتەری چالاکی گەنجان. کافێکان چەند کافەیەک نەک یەکدانەی هوەری بە گرنگ ئەزانم چ لە ڕووی ئەوە کە مەسەلەن ئەوانەی کە بەهرەمەندە ئەتوانێت چالاکیێکی هەیە ئەتوانێت لەوێ تەقدیمی کاو شوێنی کۆبوونەوەی بەدەر لە خواردنەوەی قاوەیەک تۆ ئەتوانی لەوێ کۆ ببیتەوە لەوێ ئەوەی هەتە پێشکەش بە خەڵکیکی وەکو چالاکی سەر شەقام وەکو کۆبوونەوە کان کە ئەگەر مەسەلەن مەرجنێتەوە هەر لە جێیەکی داخراو کۆبوونەوە کە ئەتوانی لە کافەیەک لەگەڵ خواردنەوەی قاوەیە کات ئیشی کۆبوونەوە کەشە بکەیت. أو جماعة منكو أشر بكم بتنجم لها كردايكي زولاوك اسمهم دابكم هر سال أجي بيرا بجدارت بم نحيا هنري بيا رسمي أجي كاري خدكم كله وحبن أزدينم شيء أسشيكم فشنجيد وسا يعني قالك مدافعش مرتين يعني ما بالدين هكا أم سر كاري خبر دوام بن أم كاري خب بتربكن كاري خلا عودربكن وەکە گروپی هیڤی ئەم ساڵانە vê fîstevalê çêdikin em weka baştirîn mirovil kempê de û غêr kempê em xelat dikin ew jî weka mirovêt metelan qenatê dike harîkariya xelkê me dikin û muanatê me nazihîna digihîna xelkê ameten û wekû do jî hengama gelek feqaret hebûn ew jî xwarin û çêkirin aşingaliya berîn xwe باقول بيت شكامي وكان ما طلع فرسن باتا بني شد الجيره وحسك شالقي بشان لا وجمع شاله ما يتي ولينا ما كافي روات شالي بيه هتا فول بيشاك على ولا كافي او نشي او نايل هاي ئێرە گوندی باڕۆییە سەر بەناحی بازیانە ئەرزێکی چاک و شیاوی هەیە بۆ هەموو شتێکە بێ ئێمەش دەستمان کردووە ئەم ئەرزەی خۆمانەکەین بە مێو لەسەر سیستەمی تازە و بۆ سەر کەپر و بە شێوەی عالەمی ئەیکەین شێوەیە کە زەراعە پێ ڕازی بێ لە مانگی 2 بۆ 3 زەویزارەکان حازرەکەین بۆ چاندنی مێو ئەم ئەرزە کە 15 بۆ 20 دۆنمە بێت 4000 پێگاتوو لە 4000 مێو حازرمان کردووە کەپرمان بۆ کردو بۆ هەڵواسینی ئەم سیمەشتای لێ هەمووی تەرتیبا دەگەین بۆی و ئەیخێنە بان کەپرەکان بووی